دیارە ئەمڕۆ لێرە یادی کارەساتیەکی شوبات دەکرێتەوە دەمەوێت لێرکوانە پەیامی کەسوکاری شەیدان وەربگرم ئێوە ئەمڕۆکە وەکو خێزانی شەهیدێک پەیامتان چییە لەم ڕۆژەدا؟ وڵای پێویست بە خۆشی دەکەم بەس داواکەم لە حکومەتی هەرێمی کوردستان ئاڕێک لە مافەقنامداتەوە ئەم فەقیرم بنەسەوە 2 ساڵە جێ ڕەزیل بمە والله هەرمانجێ لە خانە چیمە لە خاین دەرم دەکەن کرێخانم پێ نادرێ کوڕەکەم شەید و پیام کوژرایە ئەم ئەو کچە شەیدە لە مابەتەن دانیشتینە والله ڕۆژی وا دینارمان پێ نەها دوونانی پێ بکردن زۆر عیبە لەوە حکومەتانە ئاڕێک لە مارە شەیدەکان با بدەنەوە. ئێوەش وەکو کەسوکاری شەهیدێک پەیامتان چییە لەو ڕۆژەدا؟ وڵای پەیامم ئەوەیە لە بۆ هەموو بسلمانەکی پێشەچی سلااوڕێزم هەیە لە بۆ حکومەتی هەرێم دەستخۆشیان لێ دەکەم هەندێک ئیشیان باشە ئیشەڵە هیوادارم ئەوان دیکەشیان باش بی وەکو ئەوڕەچ لە شەهید لام دەنەوە لەدا کە شەهیدێک ئەستا بلە بۆ نمونە ئەوە زۆر وەزعی خراپە. ئێوە ئەو موچەیە کە وەری دەگرن بەشتان دەکات؟ نا من موچەم نییە بەس لەگە خوشکەکەم هاتوو. تۆکو شەهیدێک پەیامتان چییە لەم ڕۆژەدا؟ وەڵا پەیامێ داواکارم لە حکومەت یعنی ئاگداری هەموو ئەومارە شەیدانە بکاتەوە یعنی بەڕاستی ئیوا هەیە باری ئابووری زۆر خراپە هیوادارم وەک یعنی ئەوانەی شەید بوون وەک ئەوانە کە سوکار ببتەوە سەر ئەوەی لە بۆیان ئەوان ببنەوە شەیدیوان یارمەتیان. ئەو موچەیە کە ئێوە وەری دەگرن پێداویستەکانتان پڕ دەکاتەوە؟ ناوەڵە ئەوە خانووی خۆتانە یان دەکرێت؟ نەخێر کرێتینە موچەکە 430,000 هەنی ئەمە 300 بدەمە کرێتی سەتەکەیت کە بە حیلاج دەم لە بۆ داپیرم ئەویت کە بە مەسروف دەمانی هیچ بەش ناکاتم. من بەردەوام دەبم لەوەی پەیامی کەسوکاری شەیدان لێرە وەربگرم دەچمە لای یەکێکی تر کە ئەوش کەسوکاری شەید ئێوە لەو ڕۆژەدا پەیامێکتان هەیە وەکو کەسوکاری شەهیدە؟ وڵای وە کەسوکاری شەیدە و پەیامەوەیە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و بۆ هەموو حیزبەکان و کە ڕێز لە خانەوادەی شەیدان بگرن هیچ کە ئیهمالیان نەکەن. تاوەکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هیچی بۆ شەهیدان کردووە؟ وڵا بۆی کردووە بڵێن بۆی نەکردووە بۆی کراوە بەس بە پێویستە هەزاران شەیدی شێ هیچی بۆ نەکراوە. ئەو موچە و شایستە دارایانەی کە ئێوە وەری دەگرن هیچ شەهیدەکانتان بەشی پێداویستەکانی ڕۆژانەتان دەکات؟ هەموو مانگە بیا بڵێ بەتاگە هەموو مانگە چەند مانگ دەبێت ئێوە موچەتان وەرنەگرن؟ وڵایەتی وەکو موچەخۆری عام بەعام. دیارە ئەوەی جێبیست بوون پەیامی کەسوکاری شەهیدان بوو لەو ڕۆژەدا و مەراسیمەکە بەردەوامی دەبێت دواتر وەزیری شەهیدان و ئەوفالکراوان بە ناوی سەرۆکایەتی حکومەتی هەرێمی کوردستان تاجە گوڵینە دادنێتن و کۆنگرێکی ڕۆژنامەوانیش ئەنجام دەدات لەوێدا زانیاری زیاتر دەخەینە ڕوو.